وەک بەسم کرد ئەم ڕووداوە یاخود ئەم دۆخی کە هاتوتە ئاراوە لێکدانەوەی ناوخۆیی و هەروەها دەرەکیشی بۆ ئەکرێت و ئێستا وڵاتان وەزارەتی بەرگری رووسیا وەزارەتی بەرگری ئۆکرانیا تەنانەت لەلایەن کۆشکی سپیشەوە ڕاگەنرا و بڵاو دەکرێتەوە کە بە وردی چاودێری دۆخەکەکەن. ئێمەش دەمانوێت زیاتر لەسەر ئەم پرسە ڕابوەستین بە میوانداری میرزات حاجم چاودێری سیاسی کە لە شاری یاروسلاڤە لەگەڵمانە. ئەم کاتت باش بەڕێز میرزات، دەمەوێت خوێندنەوەتان وەکو چاودێرێکی سیاسی بۆ ئەم دۆخە بزانین و چی لە چاوەڕوان دەکرێت، پێشبینی چی دەکرێت؟ بەڵێ دەنگی جەنابتان بۆ ئێمە دێت. ئەگەر دەنگی من بۆ ئێوە گەیشتووە پرسیارەکەم ئەوەیە خوێندنەوەتان وەکو چاودێرێکی سیاسی بۆ ئەم دۆخەی کە ئێستا لە رووسیا هاتۆتە ئاراوە پێشبینی چی لێ دەکرێت، چاوەڕوانی چی ئەکرێت؟ دەنگ نەباش ئەس نزانم ئەستی ناگەمە پرسەوە. بەڕێز میرزات، پرسیارەکەم بۆ جەنابەت دووبارە ئەکەمەوە. ئەگەر گوێبیستی دەنگمان بیت دیارە پەیوەندیمان لەگەڵ میرزات حاجم چاودێری سیاسی لە شاری یاروسلاڤە کە لەگەڵمانە دەنگێمە بە باشی ناگاتە لای، بەڵام هەر کاتێک ئەو کێشەیە چارەسەر کرا پێمان باشە کە وەک چاودێرێکی سیاسی ڕاو بۆ چوونی وەربگرین داخۆ ئەم دۆخە بەکوێ دەگات و چاوەڕوانی چی لێ دەکرێت، چونکە ئێستا ئەو دۆخی کە هاتۆتە ئاراوە لە رووسیا دۆخێکە کە تەواوی ئەو وڵاتانی کە جەنگی ئۆکرانیا و هەروەها رووسیان بەلاوە گرنگە و بە وردی چاودێری دەکەن. ئەم پرسە ئەخود ئەم دۆخێکە لە رووسیا هاتۆتە ئاراوە بۆیان گرنگە. سۆرانی تێ ناگەم. بەڵێ بەڵێ ئێوە دۆخە چاوا دەبینن میرزات حاجم؟ ئەلۆ دەنگ شتێک ئەوە کلباوە دەنگ دەهەیە مشکلا کلباوە دەنگ دەهێت. بەڵێ باشە، تاوەکو بتوانین پەیوەندی لەگەڵ دروست بکەینەوە و گوێبیستی دەنگمان بێت و لە پرسیارەکەمان تێبگات و وەڵاممان بداتەوە، ئێمە بەردەوامە بین لەگەڵتان لەسەر ئەم دۆخە قسە ئەەکەین زیاتر، چونکە دۆخێکە کە وێنەکان وەک دەبینن وێنەی مۆسکۆیە کە ئێستا ئەم دۆخە نالەبارەی کە لە رووسیا هاتۆتە ئاراوە بۆ هۆی ئەوەیەکە لە ڕۆژی هەینی لەلایەن پریکۆجین ڕاگەنراوێک بڵاو کرایەوە، پەیامێکی ڤیددیۆیی بڵاو کرایەوە کە دەیەوێت دژ بە رووسیا بجەنگێت و دەڵێت کە ئێمە رووسیا لە دەست یاخود مۆسکۆ لە دەست ئەو حکوومەتی کە ئێستا هەیە ڕزگاری دەکەین. ئەمەش کاردانەوەی ناوخۆیی بە تایبەت لێکەوتۆتەوە و کاردانەوەی دەرەکیشی لێکاتۆتەوە. کاردانەوە ناوخۆیەکە ئەمەیەکە لەلایەن پوتنەوە گوتارێک پێشکەشکرا کە باس لەوە کات ئەمە خیانەتێکە کە ئەنجام دراوە. دیارە ئێستا میوانەکەم پێم وابێ پەیوەندیم لەگەڵیا دووبارە دروست دەبێتەوە و دەتوانین پرسیاری لێ بکەین. بەڕێز میرزات حاجم، ئەم کاتت باش ئەگەر ئێستا گوێبیستی دەنگمانی وەک چاودێرێکی سیاسی لە شاری یاروسلاڤە لەگەڵمانیت، دەمەوێت بزانم خوێندنەوەی ئێوە چییە بۆ ئەم دۆخە کە ئێستا هاتۆتە ئارا لە رووسیا؟ ئەوڕۆ شتێکۆ ئەم دبیننە و هیرۆ ینی بۆ دەمە یڤگینی پریگۆژن سەرۆکی ڤاگنەر ji bo dewleta Rûsya li ser qenata xwe li Telegramê de gelek tişt û ew belav dike ew tiştê bêrokratî hane ku dêlînin tiştî eskerê Wagner bi paş kevin. Yani em zanin Wagner şirketekî xas eskerî taba ji Rûsya re, yani bes serokê wê biznesman Yevgenî Prigojin ew jê re dibêjin طباخ يعني او يعني نانج بوس بوتين شيت كرش بر طباخ بوتين بو يعني يفغيني بريغوجين وابو دمه بيشا كتنا باخموت ده بحث بيروقراطيا ودرنگبونا وتشك وذخيرات جيش بونا وي يفغيني بريغوجين جبر هيزك عسكري سياسات خطنا ونتوع اداره سياسيه جبونا وي هاويجي تشند خازي بكي جورق
قدرتا إدارة روسيا وإدارة موسكو بحث تفرض بروبليما دو أورتا بيروقراطي وسياسته ودو أورتا قواتك عسكري ام بيجن جهالة كي سيطرة خازش سيطرة ووزارة الدفاع ورئيس أركان روسيا دركب يعني باشا بناوي هاوي روش امنير استنفار جبرد سبيشال عملية عسكري لروسيا دا استنفار عسكري هيا او شر لهمبر تيروري بيتركرن خطا سوري خستن الهالة سينوري اوكراينا حبكي لهالة امبيجن باشا برز ميزات حاجم بوچی گروپی واگنر بوچی ام هەڵگەڕانەوەی کردووە کە وەک پوتن باسی لێکات هۆکار چییە؟ واگنر يفجيني بريغوجين جارة تاليك و بياما غشان بياما خاضت بجد بأم جرك بعدالتين ام جرك بعدالتين اف تشاكاب ماجي اف تشتاب ماجي ديسا جوارد بيجما واغنر دخازت كنترول سياسي دركبت تسوياتنا السياسية هنا نيراندنا روسيا السياسية هنا روسيا نغزب والشر هاني روسيا حتى ناد عمليات عسكري دي هيرو ند روسيا ند شردي روسيا حتى نا حرب اعلان نكري يفجيني بريغوجين دنيري اف حربه وقالك ام وتيك روسيا حتى طالبتش ف دفردا نابونا وان دا يعني كان بيجي نقطه اختلافك شي بيك و نيراندنا وان يعني ام بيننا نجح برز ميزات بيتان وايا ام اختلافا ببيت شر بيتر او ترى ام اختلاف ابيت الشر شارواني واكريت كروسا كان لناو يكا الشر بكان ببيت الشر ناو خويان نا بشر نا بشر و ناكو كيا بساكنيش بر بري فاغنر يعني سدينو دو نهي فاغنر زاري روسيا يعني وتجارة جيل هم بر روسيا تشكي خوشي ادميم راناكن و افتشتكي جبونا امكانه بالشركي اورتا كلانه بوليتيكي دي يعني اورتا كلانه بوليتيكيه وعشيره سياسيه وديفيجن باش بناوي هاويجي يعني وشر بساكنه وشنا بيروقراطيه ابنا وحلك وردانينا باشا جفاغنر ام اختلافي كاستا ام ناكوشي كاستا باسد لي وكر تشكاري غريكي ابد لسر او جنگي كلنيوان روسيا واوكرانيا هيا باندورا و ادبم باندورا و هبه بس نبي تربيه ادبم روسيا بشتي زيارة وزير درفاي بەڵێ دیارە پەیوەندیمان لەگەڵ میرزات حاجم چاودێری سیاسی لە شاری یاڕۆسلاڤا پچرا هەندێک پرسیارمان سەبارەت بەو دۆخەلێ کرد سوپاسێکین کە لەگەڵمان ئامادە بوو بەڵێ دیارە پەیوەندیەکەمان لەگەڵیا دووبارە دروست بووەوە دەگەڕێمەوە لای میرزات حاجم بەڕێز میرزات ئەگەر گوێت لێمانە بەردەوام بە لەسەر ئەو پرسیاری کە ئەم اختلاف و ناکۆکیە تا چەندە کاریگەریە کاتە سەر دۆخی ئەو شەڕێکە لە نێوان رووسیا و ئۆکرانیا هەیە باشە میرزات حاجم ئاماژەی بەوەدا کە لە وەڵامی ئەو پرسیارەی کە سەبارەت بەوەی ئایا ڕووسەکان لە ناوخۆیان شەڕ دەکەن دەڵێت نا وەکو چاودێرێکی سیاسی ئەو شەڕە ڕوونادات ئەمە تەنیا لە یەک تێگەیشتنێکی هەڵەیە بەرامبەر بەیەکتر و ئیختلافێکە شەڕ ڕوونادات و لەگەڵ ئەوەشدا گروپی ڤاگنەر داوای دادپەروەری دەکات دیارە ئێمە پەیوەندیەکەمان ئێستاش لەگەڵ میرزات حاجم نەگەڕاوەتەوە سوپاسێکین کە لەگەڵمان بوو